زۆرێک لە بەخێوکەرانی کاسکۆ یا مەکاری یا هەموو کۆکتێل یا کەناری یا زێبراڵێ ئێمە تێرەکانمان مەلە ناکات. ئەم ڕۆباسیەوەکەین کە چۆن مەلە بە تێرەکانیانەکەین. ئێمە دوو جۆرمانەیە، ئەمە خوێیە، ئەم خوێ تایبەتە بە مەلە، ئەم خوێ کە بەستا بیۆدیتیانی و ئەوەیە، ئەمە شامپۆیە. طبعا ئەمە نەک لەبەر هیچ شتێک، ئەمە لە هەموو ئەوروپا ئێستا ئەمڕۆ ئەمە شتێکە کە منافەسەی نییە و زۆر زۆر چاکە، چکە بیشی خواتەوە هیچ کێشەیەکی نییە. ئەمەی کێسە لێرە هەمانە 500 ملیمە، لە شامپۆکە 5 ملیمیتی یەکەین، ئەمە خۆی 5 ملیمە بە سیسیشی وە، ئەمە 5 سیسی ئێستا. زۆر بەکارهێنانی ئەم ئاسانترێک و سەحیترێکەین، تەندروستیترە لە 100% وەک لە خوێکە سەر بەبێ هیچ شتێک بەبێ ڕاوەشانینێک. ئەمە ئێستا حازرە بۆچی بۆ ئەوەی مەلە بە بەغاکە بکەین. ساچین ئارەزوی خۆمان چۆنمان بێت ئاڕشێنەکەین وەک ئەی بینین بەرچاوی کێ بەردەمی بکەوێ جوان جوان ئەی شوێن گۆشی بینن خۆی تێرەکە خۆی پێی ناخۆش نییە. ئەی بینن ئەشوانین تۆزێ خۆی سەریع نەبێ ئیزعاجی بکە یا چیز نەبێ کە سەیرکە خۆی پێی خۆشە تێرەکە. بەجوانی هەموو ژیانی واتە گەرێمە سەیری کەین 5 ملیم تێکردۆ خۆی کە ئەمە لەوانەیە 800 ملیم بێ نەک 500 ملیم کە لە بیدایەت ئەوتان بەڕەنگە دیارە. بەشی 2 جار 3 جاریەکە بۆی مەلەی پێ بکەین. ساگەر بیبین بە عەرەزوی خۆمان وای لێکەین بە تەواتی تەڕبێ وازی لێرین لەبەر هەتاوەکە بەسە بێ ئاگادار بین ئەکەوشی بۆ لەبەر هەتاوەکە لای بەرین بۆی زەرەر بە تووتێکە نەگەیەنێت یاخود ئەگەر هەر بۆی زیاتر ئەوە بێتوانین کارتۆنێ شتێ بخەینە سەرم لاوە لایە بۆی ئێری بکا بە ئەو شێوەی کەی بینینە سەر لێرە سێبەرێکی پیا کردۆ بۆی وکس ئەگەر خۆی بێتاقەت بێت بچێتە بەر سێبەرەکە و هەتاوەکە بە ڕاستەوخۆنی یا لەسەری و بێ بەوەی تووشی سەدمەی بکات. بە عەرەزوی خۆمان مەلی پێکەین. هیوادارین ئەو بەڕێزانەی کە پرسیارەکەن چۆن مەلە بە تێرەکانیان بکەن بەم شێوەیە توانین مەلی پێ بکەن و زۆر دەسپاس.